بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 11 ئاسایی خولی پاییزە ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێکەین. داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکە بەرنامەی کار پوختەی کۆنووس و ناوی ئامادە نەبووان بخوێنێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بە پێی حکمی مادەی 5 بڕگەی یەکەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 بڕگەی یەکەم لە مادەی 52 مادەکانی 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 11 ئاسایی خولی پاییزەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 10 بەیانی ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 9 دەی 2020 بەم شێوەیە بێت. یەکەم دەنگدان لەسەر پێشنیازی یاسای بەردەوامبوونی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە پێی حکمی مادەکانی 91 93 96 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دووەم بەردەوامبوون لەسەر خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای پەروەردە و فێرکار لە هەرێمی کوردستان بە پێی حکمی مادەکانی 1989 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارەدەی ئاسایی بە پێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارەدەی ئاسایی خولی پاییزەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 بەیانی ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 6 11 2022 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتنی ناوی ئەندامانی ئامادەنەبوو بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان سەیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان چوارەم خوێندنەوەی دووەم کرا بۆ مادەکانی 154 تا 166 لە کۆی گشتی 181 مادە لە پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری لە هەرێمی کوردستان پێنجەم کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان لیستی بە مۆڵەت و بێمۆڵەتی ئەندامان لە دانیشتنی ژمارەدەی ئاسایی 6 دەی 2022 هەمویان مۆڵەتیان پێدراوە ڕۆژان محەممەد کەریم کاروان عەبدوڕەحمان عەبدوڵڵا هاوڕێ بەنا محەممەد بەڵێن ئیسماعیل حاجی زۆر سپاس. بەڵێ ڕێزان دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین داوا لە لیژنەی یاساییەکەین بێن بۆ جێگەکانی خۆیان فەرموون فەرموون دەنگدانمان هەیە جارێ دوای ئەوە هەموو نقطە نیزامیەکان وەرەگرین بە چاوان. بەڵێ بەڕێزان دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین دوای ئەوە خاڵە پەیڕەویەکان وەرەگرین. بەڵێ فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی لیژنەی کاروباری یاسایی لیژنەی کاروباری یاسایی ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 6 دە 2022 کاتژمێریەکی نیوەڕۆ کۆبوونەوەی خۆی ئەنجامدا بە مەبەستی ئامادەکردنی راپۆرتی دەنگدان سەبارەت بە پێشنیازە یاسای بەردەوامبوونی خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستان داش عێراق لیژنەی یاسایی گەشت ئەمەنجامانەی خوارەوە سەبارەت بە ناونیشان دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم پێشنیازە یاسای هەڵپەساردنی خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستان داش عێراق پێشنیاری دووەم وەک خۆی پێشنیازە یاسای بەردەوامبوونی خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستان داش عێراق. بەڵێ ناونیشان دوو پێشنیار هەیە کێ لەگەڵ یەکەمە بەڵێ سێ ئەندامی بەڕێز دەستخۆش کێ لەگەڵ دووەمە پەسەند کرا دوای ئەوە بەڵێ فەرموون. بەڵێ بەڕێزان دیارە خۆ وازحە بەڵێ کاک بژار فەرموون. بەڵێ بەڕێزان بەڕێزان لە فراکسیۆنی نەوەی نوێ داوای هەڵپەساردن دەکەن کە دەنگیاندا تکایە بەس بیخەنە سەر ئەوە. بەڵێ مادەی دوای ئەوەش هەڵپەساردنی تێدا فەرموو
بەڵێ بێدەنگ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 1 سێ پێشنیار هەیە پێشنیاری یەکەم مادەکە بەم شێوەی خوارەوە لێ بکرێت پەرلەمانی کوردستان هەر کۆکارەکانی خۆی هەڵدەپەسێرێت لە ڕێکەوتی 6/11/2022 کۆبوونەوەکانی ڕادەگیرێت جگە لە ئەنجامدانی کۆبوونەوە سەبارەت بە بابەتی کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان داش عێراق و هەمواری یاسای هەڵبژاردن ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراوە پێشنیاری دووەم وەک خۆیەکە بخوێنم جەنابی سەرۆکی پەرلەمان بەڵێ بەڕێزان دووەم وەک خۆی پێویست نییە سێم پێشنیاری سێم مادەکە بەم شێوەی خوارەوە لێ بکرێت یەکەم خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستان داش عێراق تا کۆتایی وەرزی یاسادانانی پاییزەی ساڵی 2023 لە سەرجەم کار و هەرکەکانی بەردەوام دەبێت دووەم لەو ماوەیەی کە لە بڕگەی یەکەمی ئەم مادەدا هاتووە پێویستە ڕێکسازیە یاسایی و کارگەری و هونەریەکانی ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەر تەواو بکرێت و هەڵبژاردن ئەنجام بدرێت بەڵێ بەڕێزان سێ پێشنیارەیە بۆ مادەی یەکەم مادەی هەڵبژاردننی یەکەم بژاردەی یەکەم هەڵپەساردن کێ لەگەڵە بژاردەی یەکەم ئێمە لەگەڵ هەڵپەساردنی تەواو داین نەک هەڵپەساردن کۆمیسیۆن کارا بکرێت ئێمە لەگەڵەوەین کە بەڵێ بەڕێزان کێ لەگەڵ بژاردەی یەکەمە ئەو بەڕێزانی لەگەڵ ئەو بەڕێزانی لەگەڵ بەڵێ بۆ من بەڵێ ئەو بەڕێزانی بەڵێ بۆ هەڵپەسارد باشە دەست بەرزکەرەوە کردووە ئەو بەڕێزانەی لەسەر لەگەڵ هەڵپەساردنن ئەو بەڕێزان بژاردەی دووەمن ئەو بەڕێزانی لەگەڵ بژاردەی سێمن پەسەند کرا مادەی دوای ئەوە بەڵێ سەبارەت بە مادە دوو هیچ پێشنیارێک نییە وەک خۆی مادە دوو کار بەدەست هیچ یاسا پڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسادا نۆکۆل بێت مادەی سێ وەک خۆی پەسەند کرا دوای ئەوە بەڵێ پەسەند کرا سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە سێ دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم وەک خۆی پێشنیاری دووەم مادەکە بەم شێوەی خوارەوە لێ بکرێت ئەم یاسا لە ڕۆژی دەرچواندنیەوە جێبەجێ دەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستاندا بڵاو دەکرێتەوە بەڕێزان مادەی سێ هەر بەڕێزێ لەگەڵ یەکەمە هەر بەڕێزێ لەگەڵ دووەمە دووەم پەسەند کرا بەڵێ دوای ئەوە سەبارەت بە یەکانی دەرچواندن دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم وەک خۆیە پێویست بە خوێندنەوە ناکرێت پێشنیاری دووەم بەم شێوەیە لێ بکرێت و یەکانی دەرچواندن بە مەبەستی ڕێگیریکردن لە دروستبوونی بوشایی یاسایی و بەرجەستەکردنی پرەنسیبی بەردەوامی دامەزراوە دستوریەکانی هەرێمی کوردستان داش عێراق گەرەنتیکردنی پاراستنی بەرژەوەندیە گشتیەکان لە بەردەوامی پیادەکردنی دەسەڵاتەکاندا و هەروە بوو تەواوکردنی ڕێکسازیە یاسایی و کارگیری و هونەریەکانی ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و جێمەتمانە و دەستە بەرکردنی تۆمەری بایۆمەتری پاک و بێگەرد و ڕەخساندنی ژینگەیەکی سیاسی لە بارتر بۆ هێنانەتی ئەگڕێزی و کودەنگی نیشتیمانی لە پێناو دەستەبەرکردنی مافی سەرجەم هاوڵاتیان یاریمی کوردستان لە پیادەکردنی مافەکانی خۆپاڵاوتن و دەنگدان و فەرهەمکردنی ئالۆمەرجی ڕکابەری یەکسان لە نێوان هەموواندا یاسا دەرچوێنرا بەڵێ بەڕێزان هۆکارەکانی دەرچواندن دوو بژاردە هەیە یەکەم کەی لەگەڵا کەس لەگەڵ نییە دووەم بەڵێ زۆر سپاس کێ لەگەڵ کۆی یاساکەیە بەڵێ بەدەنگی هەشتا ئەندامی پەرلەمان زۆر سپاس ژنە یاسایی فەرمونتنەوە شوێنەکانی خۆتان پێشنیازە یاساکە بە کۆی دەنگی هەشتا ئەندامی پەرلەمان پەسەند کرا فەرمون بەڵێ کاک زیاد خاڵی پەیڕەوی بەڵێ بەڕێزان خاڵە پەیڕەویەکانە نووسین کاک زیاد بیان نووسەمونە خان خاڵە پەیڕەویەکان کاک زیاد کاک لوقمان کاک بەڵێن کاک یاسین گولی زارخان ئەم بەڕێزانەی چێتیا بنووسین بەڕە سەرۆکی پەرلەمان بەداخەوە لە دوو ڕۆژی ڕابردوو لە کردەیەکی تیرۆریستیە عەقید هاوکارجا ئەفسەر لە ئاژانسی پاراستنی زانیاری هەرێم تیرۆر کرا ئێمە لە فراکسیۆنی سەوز
وێڕایی دانەکردنی ئەم کردەوە تیرۆستەیە نامرۆڤانە هەموو ئەو تۆمەتانەش ڕەت دەکەینەوە کە لێرە و لەوێ ئاڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ لە هەمان کاتدا بۆ بەلاڕێران نەبردنی بەکارنەهێنانی بۆ مەبەستی سیاسی ئەم کەیسە داواکارین لە پەرلەمانی کوردستان لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بێنێ کە لە لیژنەکانی تایبەتمەندەکانی لیژنەی ناوخۆ مافی مرۆڤ بۆ چاودێریکردن و بە دواداچوونی وردی ڕەوتی لێکۆڵینەوەکان و دوجار دەرخستنی ڕاستیەکان بۆ ڕایگەشتی زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاک بەڵێن. بەڕێسەرۆکی پەرلەمان من تەنها میوەڕوونکردنەوەی بەم لە چەند ڕۆژی ڕابردوو لە میدیاکانەوە هەندێک شت لەسەر فراکسیۆنی گۆڕان بڵاو بۆتەوە گوایە مەسەلەن لەسەر ئەم یاسایانە یا لەسەر هەندێک یاسای تر انشقاق لە ناو بزوتنەوە و لە ناو فراکسیۆنی گۆڕانەیە ئێمە بەڕوونی بە ئاشکرای ئەمانەوە بۆ هەموو میدیاکاران بۆ هەموو خەڵکی کوردستانی ڕوونکەینەوە فراکسیۆنی گۆڕان ماوەی 2 ساڵیشە لە 8 ئەندامی بەڕێز پێکاتوە و 8 ئەندامە تعبیر لە سیاست و لە تێڕوانینی بزوتنەوەی گۆڕانەکەن و بێک و بێگرتووی داخلی هەموو پرۆژانە بووین یەک ئەندامی بەڕێز لەم پرۆژە یاسایە لەگەڵمانە نەبووە کە ئەویش بۆ خۆی لە چەند ڕۆژی داهاتوە موقیفی خۆی سەر ئەم نەتیجەی ئەعلانەکە لەبەرەوە منە بێ هەموو میدیاکاران بە بیریان خەمەوە کە فراکسیۆنی گۆڕان ماوەی 2 ساڵیشە پێکاتوە لە 8 ئەندامی بەڕێز زۆر سپاس. بەڵێ سپاس گولی زارخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوێنێ شەو بەداخەوە لە ڕێگای بەدریک و شێخان ڕووداوێکی هاتوچۆ هەبووە 8 ئەندامی خێزانێک گیانیان لە دەستداوە و لە سنووری پارێزگای سلێمانی ڕێگای هەولێریش مەترسیەکی زۆری گەورە هەیە لەسەر ژیانی خەڵک دروست دەکات بۆیە داواکارین کە ماستەر پلانی شەقامی دەرەوەی شارەکان بە خێرایی گۆڕانکاری تێدا بکرێت و ڕێگاکان بکرێتە دووسایت و بە ستانداردی نێودەوڵەتی کاریان لەسەر بکرێت. سپاس. بەڵێ زۆر سپاس کاک بەهمەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیە دوێنێ و پێرێ لە سوشیال میدیا و لە هەندێک لە عەلامەکان خەبەرێک بڵاو بۆتەوە گوایە وەزارەتی خوێندنی پەروەردەی عێراق بەیارێکی دەرکردووە کە زمانی کوردی هەژمار نەکرێت بۆیە من لێرەوە داوا دەکەم لەبەرەوەی بەڕێز وەزیری پەروەردە لێرەیە بە هەمان شێوە بڕیارێکی هەمان شێوە لە هەرێمی کوردستان بکرێت تا ئەو بڕیارەی بەغدا هەڵدەپەسێردێت چکە دیارە بەغدای دی وای لێ هاتووە لەگەڵ ئێمە بە زمانی گفتوگۆ تێناگا دەبێت بە هەمان شێوە هەمان بڕیار بدرێت چکە زمانی دایک لای هەموو کەسێک پیرۆزە و ئەوان حەقی خۆیانە ئەوە بکەن چکە بە زمانی دایکی خۆیان نازانن بە هەمان شێوە ئێمەش لە هەرێمی کوردستان دەبێت بە مناڵەکانی خۆمان بڵێن کە کوردی زمانی دایکە نەک عەرەبی. زۆر سپاس. زۆر سپاس کاک چییە؟ بەڕێز سەرۆکە پەرلەمانی ماوەیە 2-3 ڕۆژە سنوورێ دەڤەرەزاخۆ ji لای حکوومەتە تورکیە بەتێتە بۆمبارانکردن گوندێ پەرەخێ بەشێکی زۆر جوی گوندی ماوەیە 2 ڕۆژە تێتە سوتن داخوازش جنابێتێکم کو ئەو لجنە هاتیە ڕاستباردن بۆ سەردانا هەندێک دەڤەری سنووری بکرد سەردانا گوندێ پەرەخێ جێبکرد و زەرەر و زیانەوی گوندی جبێنە بەرچاو وەرگرتن خەرکێوی بێتە قەرەبووکردن و زۆر سپاس. بەڵێ ئێمە لیژنەی پێشمەرگەمان ڕاست پاردووە بەڕێستان یادداشتیان بدەنێ سەبارەت بەو ناوچانەی کە دەتانەوێت سەردانیان بکەن قبوڵە. کاک کێویدار. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان ماوەیەکی زۆر لەمەوبەر هەر لە پەرلەمانی کوردستان پرسیار لەسەر لێبوردنی گشتی عەفو عام کرا من لەگەڵ لژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان قسەم کردووە سەردانی چەندین زیندانیان کردووە دەڵێن بەشێکی زۆری ئەو خەڵکی لە ناو زیندانیدا چاکسازیە لەزگەل کراوە ینی بە کەلکیەوە دێت بگەڕێتە ناو کۆمەلگا خەڵکی شەبوو دوێنێ لە بازاری هەولێر ملیمینیان کردو ئێمە سڵحەمان کردووە هیچ مشکلێکمان نەماوە خەڵکەکەی ئێمە لە ناو سجن چاک بووتەوە هیچ هەنگاوێک هەبووە کە پەرلەمانی کوردستان نامەی ناردبوو بۆ بەڕێز سەرۆکی هەرێم و داواکە ئیدعای عامەوە قسە لەسەر بکەی زۆر سوپاس و زەختێکیش زۆریش هەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان کە قەراری وەزارەتی دارایی کەوتوتەواری جێبەجێکردن ینی ژمارەی زۆری ئەو خەڵکە دیسانەوە پەیوەندی کردووە یادداشتمان ئاراستی بەڕێز جەنابەت کردبوو لەسەرەوەی کە ژن و هاوسەر و ئەوانە پێکەوە لە داویرە. زۆر سپاس. ئێمەش تاوەڵاممان بۆ نەهاتوتەوە ئەمڕۆ متابعە دەکەین سەبارەت بە لێبوردنی گشتی ئێمە نووسرامان ئاراستی لایەنە پەیوەندیدارەکان کردووە ئەنجومەنی دادوەری لەگەڵ دەستەی مافی مرۆڤ لەگەڵ سەرۆکاتی هەرێم وەڵامیان داوینەتەوە تەنها حکوومەت ماوە متابعە دەکەین بۆ ئەوەی وەڵامیان وەربگرین لەو بارەیە و کاری خۆمان بکەین. کاک شاخەوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من قسەکانم کرا پشتیوانی لە قسەکانی کاک بەڵێنەکەم سوپاس. بەڵێ زۆر سوپاس. کاک لوقمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لای هەموو لایەک ڕوون و ئاشکرایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی 47 ساڵی تەمەنی خۆیدا
یەکێک بووە لەو هێزە شۆڕژێڕانەی کە گەورەترین قوربانیدانی لە پێناوی ئازادی و ئاشتی و بەرقەرارکردنی ئاشتی لە هەرێمی کوردستان داوە. وێڕای ئیدانەکردنی توڵمان بۆ کردەوەی تیرۆرکردنی عەقید هاوکارجاف هەموو ئەو تۆمەتانی کە لێرە و لەوێ لە سۆشیال میدیا ئاراستەی یەکێتی نیشتیمانی کوردستانەکرێ ڕەتی ئەەکەینەوە و پشتیوانی لە قسەکانی برای بەڕێزمان کاک زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی ئەەکەین کە هەر ئەمڕۆ لیژنەیەکی لێکۆڵینەوە لە لیژنە تایبەتمەندەکانی ناوخۆ و مافی مرۆڤ پێک بێت بۆ ئەوی بەوردی چاودێری ڕەوتی لێکۆڵینەوەکان بکەن بە هیچ شێوەیەک ئەم لێکۆڵینەوانەی کردەوەی تیرۆرکردنی ئەفسەرێکی ئەنجومەنی ئاژانسی پاراستن و زانیاری بەلا ڕێدا نەبرێ و بۆ مەبەستی سیاسی و تەصفیاتی حساباتی سیاسی بەکار نەهێنرێت و زۆر سپاس. یاداشتەکەتان گەیشتووە لەگەڵ بەڕێزان لە دەستی سەرۆکاتی قسەمان کردووە ئەمڕۆ لیژنەکە دروستەکەین. گوڵستان خان بەڕێز سەرۆکی پەرلەمان لیژنەکان ڕادەسپێرین. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ئێمە بە دوواداچوونمان کردووە بۆ ئەو کرێکارانەی کە پاکەرەوەن لە خەستەخانەی کۆیە و تەقتەق. دیارە کە ئەمانە ماوەی ڕابردووش موچەکانیان دوا ئەکەوت بەهۆی ئەوەی کە ئەو کۆمپانیایی کە ئەمانەی گرتبوو بە کرێک کە ئیش بکەن لەو شوێنانە بۆ پاکردنەوە کرێکانی لە کاتی خۆی دانا ئەداوە بەهۆی ئەوەی کە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان هەبوو. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئیشی لەو کۆمپانیا وەرگرتوێتەوە لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی کۆیە سەرپەرشتی دابینکردنی موچەی ئەو کرێکارانە ئەکرێت. ماوەی 2 مانگی ڕێکە ئەم بەڕێوەبەرایەتیە نەیتوانێەوە کری ئەو کرێکارانە دابین بکات. ئێمە بەیاداشت ئەمڕۆ ئامادەمان کردو ئاراستەی بەڕێستانی ئەەکەین هیوای ئەوەمان ئەخوازین کە جەنابتان متابع بن لەسەری بۆی کری ئەو کرێکارانە بدرێ و ئەو کێشیان حەلبێ. زۆر سپاس. زۆر سپاس. کاک حاجیڵکەوت بەڕێز سەرۆکی پەرلەمان من داواکاری یەکمەیە ئەگەر بکرێ ئەو ئەندام پەرلەمانانەی کە سەوتیان بە درێژبوونەوەی خولی پەرلەمان نەدا مافی ئەوەیان نەبێ زارێکی تران لە دوای بەرواری 6 بگەڕێنەوە ناو هۆڵی پەرلەمان. ئەمە خاڵێکی کەیشان ئەگەر بکرێ داواکارم ئێمەش وەکو ئەوەی کە خەمخۆر بین بۆ لایەنی خەڵکی کەم دەرامەتی کوردستان با نیوەموسە وەرگرین و ئەو نیوەموسەیشمان بدەین بە پرۆژەی تایبەت بۆ قەزا و ناحیەکان. زۆر سپاس. کاک نزار بە ناوی خودای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ناوی خودای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم ڤیددیۆیە و ئەم وێنانە لەلایەن چەند گەنجێکی دلسۆزی سنووری منتیقەی مەلەکان بۆمان هاتووە کە داوا دەکەن ڕێگری بکرێت لە بەردەم داربڕین لە ئێستادا لە گونشینەکان خەریکە دیاریدەی داربڕین زۆر پەراسێنێ بە تراکتۆر بە سیارەی بارهەڵگری گەورە دارەکانی تەڕ دەبڕن وەکو دارگوێز و داربەڕوو ئەمانە. ئەمەش کاریگەری دەکاتە سەر ژینگەی هەرێمی کوردستان و دەکرێت ئەمە دیاریدەی ئەوەیە کەوا نەوت لە ناوچە شاخاویەکان دابش بکرێت. بۆیە لێرەوە داوا دەکەم هەرچی زووە نووسراوێک ئاراستەی حکوومەت بکەین بۆ دابشکردنی نەوتی سپی بەسەر گونشینەکان لە بەرەوەی بەرەو وەرزی سەرماوسۆڵ دەچین. زۆر سوپاس. کاگازات بەڕێز جەنابی پەرلەمان لەو یاسایی پەروەردە 2 نقطە گەڕام جێم نەکردەوە لێ ئێستا داوا دەکەم جەنابی وەزیریش لێرەیە. یەک حسەی زمانی تورکمانی کە زمانی دایکمانە زۆر کەمە لە سەفی 1 و 2 3 زیاد بکرێت و ببتە زمانێکی ئەساسی لە ناجیح بوون یعنی وەک بیرکاری وەک ئینگلیزی و وەک کوردی ئەوە ئێستا نەکرایە داوا دەکەین. دووش لەبەرەوەی حسەی لە سەفی 12 جارانی زمانەکان جاران دەکرێت جارانی 4 دەکرێت زمانی مەسە عەرەبی و کوردی داوا دەکەین زمانی تورکمانیش ببتە 4 حسە چونکە لە معدل تاسیل لە معدلی مەکتەبی تورکمانیەکان دەکا ئەگەر بشلێن کو دەبیتن جێی حسەی نابیتەوە دەتاین هەفتەی 2 ڕۆژ 1 دەرس زیاد بی مەسەلەن شەموان و 1 شەمان بکبرێتە 7 دەرس. سوپاسان دەکەین. دەست خۆش بێت. کاگزگار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان سەبارەت بە هێزەکانی پێشمەرگە ئەمەوێ قسە بکەم. ئەم پەرلەمانە بە ڕێزەی کوردستان چەند یاسایەکی دەرکردو بۆ خزمەتکردنی پێشمەرگە بەڵام بەداخەوە بە بڕیار و بە ڕێنمایی ئەو مافانە ڕاگیراوە. بە نمونە ئەو ئەفسەرانەی کە زیادە میلاکن
لە وەزارەتی پێشمەرگە تا ئێساکە تەرخیان بۆ نەکراوە و ئەفسەرەکانی هێزەکانی هەفتاوەشتا تەرقیان بووە کە زیادە میلاکیشن و مەکانیان نییە بەداخەوە یعنی ئەمە حەقوایە یعنی زیاتر وەزارەتی پێشمەرگە گرنگی بەوە بدا نەکو یعنی هێزەکانی هەفتاوەشتا تەرقێ و مافەکانی ئەفسەرەکان بدەن بەڵام وەزارەتی پێشمەرگە بۆیان نەکا بۆیە ئێمە چەند جارێکی لە لیژنەی پێشمەرگە ئەم داواکاریەمان کردووە کە ئەم مافانە پەرلەمانی کوردستان ڕێکی خستۆ بۆ هێزەکانی پێشمەرگە بەڵام بە بڕیار و بەڕێنمای ڕێگیراوە و داوامان کردووە بەڵام ناچێتە بواری جێبەجێکردنەوە بۆیە داواکەینە سەرۆکایەتی پەرلەمان یعنی ئێمە پێشتریش هەر لە لیژنەی پێشمەرگە داوامان کردووە لە حکمت دەست خۆش بە کاکسکار بەرێ سەرۆکی پەرلەمان پشتگیری لە قسەکانی کاکچیا دەکەم و نقطە دوێژی مدوێتن لەژنا تەندروستی بێتە هەڵپساندن بۆ هەندێک و دیفچۆنێکی لەسەر بابەتێ پەنجەشێرە بکێتە محافەزات دهۆکێ گەلێکە زێدە بووی تایبەت یعنی ئیدارە سەربەخۆیە زاخۆ ئەف ساڵە ڕێژە سەرەتانی گەلێکیا زێدە بووی و گەلێک سپاس حەزکم و دیفچۆنێکی لوی بابەتی بێتە کردن و سبب جيجي اوكو او بيرت نفتيت كل دفرة زاخو فیلترنین یعنی بشێوەیەکی تەندروستی و پێویستە دار بێنە چاندن و ئەو کەسێن کو پێویستە ئەو کەسێن کو سەرەتانت گریتن شلایەوێ کۆمپانیە بە بێنە ینی خەرجیەوە ئەو کۆمپانیا بدەێت و زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس کاک جەلال. زۆر سوپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان وە کاکیڤیدار باس کرد بەڕاستی سەبارەت بە بەندکراوەکان داواکاری گشتی کە گۆتا نوێنەر یان لیژنە لە دەستەی مافی مرۆڤ لە داواکاری گشتی لە سەرۆکاتێرم حکومەت باوجۆ ئەو لیژنەی کە دەست بەکار دەبێت دەسەڵاتی ئەوەی دەبێ لێبوردی گشتی دەرکیان لێبوردی تایبە دەرکا ئەوە یەک پشگیری قسەکانی کاکیڤیدار دەکەم ئەویتر پشگیری قسەکانی کاک بەهەمەن دەکەم سەبارەت بەوانەی کوردی کە حیساب ناکە لەسەر ینی جەنابی وەزیر ئەمن دوێنێ کۆمنتەکەم خوێندەوە کە لەگەڵ وەزیری پەروەردەی عێراق لەسەر خەتە عرب خوان مسألة شانية دري السن بالسن والعين بالعين والبادي أظلم العين بالعين والسن بالسن ميم شكاوها والبادي أظلم زور سباس يمد كم ويت تدبير خير مش زور سباس تنها برلمان تواني لي بردني قشتي در كافرزان أيش بقانون دز بجبجكني برجي دومي برنامج كاركين كاج ياسين وكاج ذكري ولا نجحان كاج ياسين فرمو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەناوی خۆی گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ماوەیەکی زۆرە چەند ساڵە چەند پارچە زەویەک لە هەشتی حەسارۆکان دابەش کراون هەندێکیان کراون بە 125 یعنی هەمووشیان خەڵکی فەقیر کڕیوێتی ئێستا خەڵکی ئەو خەڵکە فەقیرە ناتوانێت بە 125 بیکا بە خانوو بۆیە داوا لە بەڕێزت دەکەم لژنەیەک ڕاستپێری لژنەی شارەوانی کاک لوقمان ڕاستپێری یعنی کێشەی ئەو هاوڵاتیانە گەلک زۆرە یعنی یەکنێ و دوونیە ئەو خەڵکە هەمووی ڕاوەستاوە کەس نازانێت نەبیفرۆشێ نەدەفرۆشێ نەدەکرێتە خانوو بۆی بۆیان یەکلا بکرێتەوە یعنی ناکرێت ئەو خەڵکە مستحقە هەر هەمووی بەدیارەوە عەرزیەوە دانیشێ خاڵێکی کە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەیەکەیە ئێستاکە لە تەماتە و خیار و بامیە و باینجان و ئەوانە دەدرێت پێی دەڵێن پرۆتین جوتیارەکان زۆری ئەو پرۆتینە بەکاردێنن ئەو پرۆتینەش دەبێتە هۆی ئەوەی کە ئینسان تووشی سەرەتان کە بۆیە داوا لە بەڕێزتان دەکەم کە لێژنەی کشتتوکار ڕاستپێنن سەردانی وەزارەتی کشتتوکاڵکە ئەو دەرمانانە قەدەغە بکرێن. بەڵێ بەڕێزان ئەندامانی بەڕێزی پەرلەمان هەموو ئەو قسانی لە ناو هۆڵی پەرلەمانە ئەیکەن بە نووسرا و یاداشتنەی دەنە دەستەی سەرۆکاتی جێ ناگرێ هەرم دەقەیە و دەڕوە داواتان لێ یەکەم بە یاداشتی فەرمی بیدەنە دەستەی سەرۆکایەتی لەنجەخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەرچی ئەمن قسەکەم لەلایەن برای بەڕێزم کاک بەهمەن کرا پشتیوانی لێ دەکەم بەڵام ئیزافەیەکم هەیە وێرای دەستخۆشیمان لە بەڕێز وەزیری پەروەردە کەم ڕاستەوخۆ هاتە سەرخەت کاتێک کە قرارێکی نادەستوری بەرامبەر بە زمانی کوردی لەلایەن وەزیری پەروەردە و وەزارەتی پەروەردەوە درا پێویستە پەرلەمانی کوردستان لەو پێشێلکاریە نادەستوریانەی بەرامبەر هەرێمیش ڕۆڵمان هەبێ لۆ بەرەنگاربوونەوەیان بە تایبەت لەلایەن لێژنە پەیوەنددارەکانەوە سوپاسان دەکەم.
بەڵێ زۆر سوپاس کلارا خان. بەێ زۆر سوپاس سەرۆکە پەرلەمانی بەڕێز دووهی ڕۆژەکە خەمناک بوو بوو گەلێمە کو هەشت کەس خێزانێک بوونە قوربانی خراپبوونە خزمەتگوزاری و ڕێک وەلڤێرە بووە ئەو ڕێک ناوێ بووە ڕێک کامرنێ سنوورە ئیدارە حکوومەتە عێراقیە الڤێرە مدوێت دەنگی خوش پەرلەمانی کوردستانی بگەهینمە حکوومەتە عێراقی بەرپرسیاتە خوڕابیتن بەرامبەر هاوڵاتیان و ئێدی ئەفریقا بهێتە چێکرم شێوەکی ئێمندا خەلک بهێت و بچت شێوەکی درست و کەرامەتەوانە بهێتە پاراستن ناوێ فراکسیۆنا خۆ ناوێ گەلێک لدانی سریانی ئاشووری سەرخۆشیان خود گەهین مەگەلێ مەی ئەرمەن و دوماهیک نەخۆش بن و زۆر سوپاس. بەڵێ سوپاس کاک زکری. داوا لە بەڕێزان لە لیژنەی یاساییەکەم بێنە شوێنی لیژنەی پەروەرداکەم بێنە شوێنی خۆیان فەرمونون. بناوێ خودێ مەزن و دلوان بەڕێ سەرۆکا پەرلەمانی کوردستانی زکری زێباری ڕاستی دوو بابەتا بەحەز کەم بابەتێکێ بەڕێ سەرۆکا پەرلەمانی کوردستانی خانەنیشە هێزا ناوخۆ دەمەکێ درێژە پەرلەمان چاوەڕەیە حکوومەتە هەرێما کوردستانی هەتان و کە نەهنۆرتیە پەرلەمانی کوردستانێت ڕاستی ئەرکێ پۆلیسا ئەرکێ ئاساییشە ئەرکێ مرورێ ئەرکێکێ زۆر زۆرێ قورسە بۆ هەیبەتە حکوومەتە هەرێما کوردستانی جانیە پشتی 30 ساڵە هێزا ناوخۆ 220,000 خانەنیش ببن پێویستە بزووترین وەخت حکوومەتە هەرێما کوردستانی ئەو پڕۆژە یاسایی پنێرتە پەرلەمانی کوردستانی دا یاساکە شایستەی خزمەتە هێزا ناوخۆ دەربکەین و بابەتی دوێ تەواو کاتەکەت زۆر سپاس دەست بە جێبەجێکردنی بڕگەی دووەمی بەرنامەی کارەکەین کە بریتیە لە بە یاداش بیدەرە سەرۆکایەتی چیت بێ وا دەکەین ئەزانی بەڕێزان ئەندامان بەڕێزی پەرلەمان لە هەر دانیشتێکی پەرلەمان 25 ئەندامی پەرلەمان قساکە و بەس قسە بکات و بڕوا دەڕوا یعنی ئەو بۆ ڕای گشتیش بۆ بەڕێزیشتان قسەکردن بەس بۆ ئەو دقەیە بۆ ڕاگەیاندنە ئەتانەوێ ئیشی لەسەر بکرێ ئەبێ یاداشمان بدەنێ بەڵێ سوپاس زۆر سوپاس بینوسە بەس بینوسە کاک حکمەتیان بەس بینوسە بمان دەرێ بەسەر چاو یاڵا فەرموون مادەی 167 بەڕێز سەرۆک پەرلەمان دەواازەی پێنجەم حکومە دارایی و گشتیەکان بەشی یەکەم حکومە دارایەکان تەوەری یەکەم داهاتەکانی وەزارەت مادەی 167 داهاتەکانی وەزارەت پێک دێت لە یەکەم بەشە بودجە وەزارەت لە بودجەی گشتی هەرێم دووهەم داهاتی فرۆژگاکانی دامەزراوە پەروەردەی فێرکردنە حکوومیەکان سێهەم یارمەتی و دیاری بەخشین و ئەو سپاردانەی کە دەدرێت بە وەزارەت بە مەبەستی دروستکردنی تەلاری دامەزراوەی پەروەردەی و فێرکاری یان گەشە پێدانیان یان فراوانکردنیان یاخود نۆژەنکردنەوەیان یان دابینکردنی پێداویستیەکانیان چوارەم هەر داهاتێکی دیکە کە بۆ وەزارەت و دام و دەستگاکانی بە پێی یاسا بەرکارەکانی هەرێم دادەندرێت. بەڵێ بەڕێزان کێ قساکە لەسەر و مادەیە دکتۆر ڕێبوار. بەناوی خۆی گەورە میلەوان بەڕێز سەرۆکی پەرلەمان من دوو پرسیارمە یاڕاستەی بەڕێز وەزیری پەروەردە ئەەکەم یەکێکیان ئایا بەشە بودجەی وەزارەتی پەروەردە چەندە ئەوەی دیکەشیان لە خاڵی سێم باس لە یارمەتی و دیاری و بەخشینەکە ئەگەر تەوزیح حەکمان بۆ بدەن کە چێن سەرچاوەکانی ئەم دیاری و بەخشین چێن ئەم ڕێکخراوانە چێن ئەم کەسایەتیانە ئەگەر تەوزیحەکە بێ لەو بارەوە سپاسانەکە. بەڵێ زۆر سپاس مادەی 168 بەڕێزان. بەڕێز سەرۆک پەرلەمان مادەی 168 ئەو بابەت و کەرەستە و ئامێرانەی کە وەزارەت بە مەبەستی پەروەردە و فێرکردن هاوردە دەکات یاخود ئەوانەی بۆ ئەو مەبەستە بە وەزارەت دەبەخشرێن لە ڕسمە گومرجیەکان دەبەخشرێن. بەڵێ کێ قسەی هەیە لەسەر و مادەیە؟ بەڵێ فەرموو کاکێ ویدار. بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵا لە هەر لەسەر پەروەردەیە هەر لەسەر ئەو مادە نیە جەناوی سەرۆکی پەرلەمان بەڕێز وەزیری پەروەردە دوێنێ برادێک لەو هەولێرە ملی منی گرت مناڵەکانی لە مەکتەبن لە شاری بەڵێ مادەی 169 سەرۆکی پەرلەمانە بێ قسەکە بگاتە وەزیری پەروەردە کە لێرەیە پەیوەندی بەو مادە هەیە؟
پەیوەندی بە پرۆسەی خوێندنەوە ئێستا و قانونە هەموو ئێستا خوێندنەوەیە ئەتەوێ حل ببێ وەرە لەگەڵی باسی کە بڕوا دەکەم وا باشتر حەلە بێ مادەی 169مان بۆ بخوێندنەوە نابێ لە ناو مادەیەک قسەیەکی تر بکرێ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 168 وازەحە کاکێوی دارباسی چیەکە بەڵێ 169مان بۆ بخوێندنەوە مادەی 169 وەزارەت بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 169 وەزارەت لە ڕێگەی ڕێنماییەوە کە وەزیر دەری دەکات مافی وەرگرتنی ڕسمی لەو کار و خزمەت گوزاریانەی خوارەوەدا هەیە یەکەم هاوتاکردنی بڕوانامەکان دووەم وردبینیکردنی بەڵگەنامە وەرجێڕانیان سێم وێنەی زیادەی بەڵگەنامەکان چوارەم ڕسوماتی پێدانی مۆڵەت و نوێکردنەوەی مۆڵەت و گواستنەوەی دامەزراوەی ناحکومی ناوگۆڕینی دامەزراوە ئەو خزمەت گوزاریانەی دیکە کە پەیوەندیان بە دامەزراوە پەروەردەیە ناحکومیەکانەوە هەیە و لە خشتەی هاوپێزدا هاتوون پێنجەم بەشداربوون لە تاقیکردنەوە دەرەچیەکان مادەی 169 کێوێ قسە بکە سەوسەن خان و دکتۆر ڕێبوار فەرموو سەوسەن بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیار دەکەم کە بڕگەیەک زیاد بکرێ بڕگەی شەشەم کە سوکاری شەهیدان و جینوسایت کراوان و زیندانیانی سیاسی لەو ڕسمە ببەخشن زۆر سپاس بەڵێ دکتۆر ڕێبوار وێڕای پشتیوانیم بۆ قسەکانی خات و سەوسەن سەبارەت بۆی کە سوکاری شەهیدان ببەخشێن لەو ڕسوماتانە هەڵبەتە من جەختەکەمەوە لەسەر داواکاریەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان کە لە دانیشتەکانی ڕابردووش تەرحم کرد و ئاراستەی وەزیری پەروەردەم کرد بەڕێز وەزیری پەروەردەویشەوەیە کە ئەو ڕێنمایە کە دەرچووە لە وەزارەتی پەروەردە سەبارەت بە ئەزمونە دەرەکیەکان ڕێگریەکە لەوەی کە قوتابی یا خوێنکار بتوانێت بخوێنێ بۆچی ستەم لە قوتابی بکرێ قوتابیەک ئەگەر توانای دارایی باشە بچێت لە خوێندنگەیەکی ناحکومی بخوێنێ ئەهلی بۆچی ڕێگەی لێ بگیرێ بۆیە زۆرێک لە کەسوکاری قوتابیان و خوێنکاران داوایەکیان ئاراستە کردوون ئێمەش لێرەوە ئاراستەی بە ڕێز وەزیری پەروەردەکەین بەڵێ پەیوەندی بەوە هەیە پەیوەندی بە خاڵی پێنجەمەوە کە باز لە ئەزمموی دەرەکیەکانەکە بەڵێ زۆر سپاس مادەی 170مان بۆ بخوێنەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 170 وەزارەت بە هەمەهەنگی لەگەڵ وەزارەتی دارایی و ئابووری بڕی کرێی وانەبێژی لە دامەزراوە حکومیەکاندا دیاری دەکات سپاس بەڵێ زۆر سپاس کێ قساکە کاک جەلال خەدیجە خان گوڵستان خان بەڵێ گوڵستان سعید ناوەکانتانە خوێنمەوە بەڕێزان کاک لوقمان کاک عوسمان سێدەری کاک عەباس خەدیجە خان کاک جەلال گوڵستان خان گوڵستان سعید فەرموو گوڵستان خان سەرۆکی پەرلەمان سەبارەت بە کرێی وانەبێژی ئێمە لە ڕابردووشە ئاماژەماندا بە هەندێک کەم و کوڕی وەزئی مامۆستایی وانەبێژ ئەگەر بڕیارە هەر بەوانە بێژی بمێنەوە من داواکارم لێرەدا هەندێک خاڵ زیاد بکرێت وەک خەرجکردنی دەرماڵەی هاوسەرگیری دەرماڵەی مناڵ دەرماڵەی وانە وتنەوە یعنی بۆی هیچ نەبێت تۆ زێڕەوشیان بگاتە ئاستێک کە وەزعێکی شایستە بێ بۆ ئەوان و بتوان تاویزێک بە وەزئی مامۆستای وانە بێژ بێنەوە زۆر سپاس کاک عوسمان سێدەری بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە کە بەم شێوەی لێ بکرێ وەزارەت بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی دارایی و ئابووری بڕی کرێی وانەبێژی لە دامەزراوە حکومیەکاندا دیاری دەکات بە مەرجێک لەگەڵ ژیان و گوزەرانی کەسەکاندا بگونجێت و هەروەها تێبینێکی تریشم هەیە لەوانەیە پەیوەندی بەمەوە هەیە ئەگەر جەنابەت دەوڵەتم بدەی هەروە لە هیچکێکی کەمدا دیارە بۆ پێی کە سکاڵایەکی زۆرمان بواتوە لەسەر مۆڵەتی دایکایەتی بە تایبەتی مامۆسایانی وانەبێژ و مامۆسایانی گرێبەست کە 27 ڕۆژە زۆر کەمە بۆیە داواکارم جەنابی بەڵێ دەست خۆش بێت کادەکەم تایبەت بەو مادەیە قسە بکەن جەنابی وەزیر لێرەیە دوایە توانێ وەڵامی پرسیارەکانی ترتان داتەوە خەدیجە خان بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵی من ئەو مادەیان پێ زیادە چونکە ئێمە لە مادەی 72 باسی ئەو بابەتەمان کردبوو لە پروژەکەدا هاتووە کە دەڵێتن وەزارەت بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی دارایی بری
بڵێن کرێوە نەبێژی دیاری دەکات نازانم دووبارە بوو چی پێویستێک دەکات کە لێرە دووبارە ئەو مادەیە وەکو مادەیەکی سەربەخ و باز بکرێت چ جیاوازیەکی هەیە لەگەڵ مادەی 72 کە لەوێش عینەن باز کراوە سپاس جەلال زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان مەسەلەی وانە بێژی ئەگەر وەزی حکوومەتی هەرێم لە داهاتوو باش بوو ئەو وانە بێژانە دەبنە گرێبەز و ئەگەر بنەگرێ بەس ئەو لەوێت لە بۆ ئەوانەیان ئەو خۆت ئەوانی هیچ پێشتر گرێ بەس دەبووە لە مۆزوعی زۆر مهم دوێنێ مامۆستاک تەلەفۆنێکی لە گوندێکی دەوروبەری کۆی دەڵێ ئەمە چوار بڕوانەمە بە کەلۆرسمانەیە وانە بێژیان بۆ دامەزنا دوینە لە دەرەوە دێن تا ڕۆژی دەبێتە باران و ڕێگا دەگیرێ دوسێ هەفتە جاریوە دەوام نابێ و نایەن ناگەن بە شوێنەکە دەڵێ ئەو لەوێت باشترە ئێمە بین لەو گوندەکە بڕوانەمە بە کەلۆرسمانەیە لە شوێنی ئەوانە کووانە بێژ داماندێنن کە وەزعشی باش حەل دەکا و زۆر سپاس زۆر سپاس کەعباس بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 170 وەزارەت بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی دارایی و ئابووری بڕی کرێی شایستە و دەرماڵەی هاتوچۆی وانەبێژی دیاری دەکات من پێم باشە ئەمهای لێ بکرێ ڕستەکە زۆر سپاس باش مادەی هەفتا لای هەمومان ڕوونە کە مامۆستای وانەبێژ مەقدورە ئەو بەشە پارەی کە لە بەرامبەر وانەگوتنەوە پێی ئەدرێت بەشی ناکات بەشی ماندیبوونەکەی و لە بەرامبەر ماندبوونەکەی نییە بۆیە پشتیوانی لە پێشنیازەکەی برای بەڕێز و ئەباسەکەم بەڵێ زۆر سپاس مادەی 171مان بۆ بخوێنەوە بەڕێزان بەڕێز سەرۆکە پەرلەمانی مادەی 171 یەکەم هەر کەسێک دامەزراوەیەکی پەروەردەیی و فێرکردن بێ بەرامبەر دروست بکات و بیبەخشێت بە وەزارەت لە برێکی باش دەبەخشرێت کە هاوتایی 20 لە سەدی تێچووی دروستکردنی دامەزراوەکە بێت دووەم دامەزراوەی ناحکومی قازانج نەویست مافی لێخۆشبوونی لە باج بە پێ یاسا بەرکارەکان هەیە سپاس بەڵێ کێ قسەی هەیە لەسەر مادەی 171 کاک لوقمان و کاک چیا فەرموو بەڕێز سەرۆکە پەرلەمانی ئەف مادە من زۆر پێ باشە بەس مگە برگێکی لێ بێتە زێدەکردنێ کەسێک و دامەزراوەکە پەروەردەی دروست بگێت ئازاد بێت دەست نیشانکردنە ناوێ وێ دامەزراوێ ئەف حەقە بێتە وی دامەزراوێ ئەو کەسێکە قوتابخانەکە چێت هەر ناوەکێکە ئازادیاوی بێت وی ناویل سەروێ قوتابخانە دەینێت زۆر سپاس بەڵێ کاک لوقمان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 171 من تێبینیم لەسەر بڕگەی دووەم هەیە دامەزراوەی ناحکومی قازانجنەویست مافی لێخۆشبوونی لە باج و بە پێ یاسەبەت زۆر جار ئەو دامەزراوانەی کە بە ناوی قازانجنەویست ئەکرێن لە هەرێمی کوردستان لە ڕاستیدا دامەزراوەی 100% قازانجویستن بۆیە ئەبێ ئەمە کۆمەڵێک مەرج و پێوەردا بندرێ بۆ ئەوەی ئەم بڕگەیە یان ئەم بڕگەی مادەیە بە خراپ بەکار نەهێنرێ دواتر بۆ مەبەستی بازرگانی و سپاس بەڵێ سپاس مادەی 172مان بۆ بخوێنەوە بەڕێزان بەڕێز سەرۆکە پەرلەمانی مادەی 172 ئەو ڕسم و سزا کارگیری و کرێیانەی کە وەزارەت وەریان دەگرێت لە ئەژمێریکی بانکی تایبەت بە وەزارەت کو دەکرێنەوە و تەنها بۆ دروستکردن یان نوژەنکردنەوەی تەلاری قوتابخانە یان پێداویستی دامەزراوە حکومیەکان یاخود پاداشتی مامۆستایان و فەرمانبەران بەکاردەهێنرێن سپاس بەڵێ بەڕێزان مادەی 172 کێ قسەی هەیە خەدیجە خان شنۆ خان کاک لوقمان شیرین خان خەدیجە خان فەرموو سەرۆکی پەرلەمان وڵا من بەس تێبینیم کرد لە چەند مادەی پێشووتریش باسی ڕسوم دەکات ڕسمەکان دەکات کە دەڵێ لە خشتەی هاوپێچ داهاتووە بەس هیچ خشتەی هاوپێچمان نەدیتە لەگەڵ هاوپێچ کراوی لەگەڵ پروژە یاسایەکە نازان نەمبینیوە ئەو ڕسوماتانە چین لە خشتەی هاوپێچ بەڵێ سپاس بیدایەت کە لەگەڵ پرۆژەکە هاتبوو هەڵە بیدایەت لەگەڵ پرۆژە هاتووە خەدیجە خان بەڵێ کاک لوقمان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 172 من پێم باشە ئەم ڕێژەیە دیاری بکرێت ئەوها بە بەڵێن بەکراوەی نەبێ ڕێژەکە 125 بێ 130 بێ ڕێژەکە دیاری کراو بێت سپاس بەڵێ سپاس شنۆخان بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی قسەکانی کاک لوقمانەکەم کە ڕێژەیەک دیاری بکرێت لە نێوان 125 بۆ لە 130 سپاس بەڵێ شیرین خان بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیری قسەکانی شنۆخان و کاک لوقمان دەکەم دەڵێ ئەو ڕسم و سزا کارگێڕی و کرێیانەی کە وەزارەت وەریان دەگرێت و لە ئەژماری بانکی تایبەت بە وەزارەت کۆ دەکرێتەوە بە ڕێژەی 135 پێشنیار دەکرێم وای لێ بکرێ 135 بۆ دروستکردن یان نۆژەنکردنەوەی تەلاری قوتابخانە 135 بۆ پێداویستی دامەزراوە حکومیەکان 130 بۆ پاداشتی مامۆستایان و فەرمانبەران
سپاس. بەڵێ زۆر سپاس. مادەی 173 بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 173 دامەزراوە پەروەردەی و فێرکاریەکان دەتوانن یارمەتی دارایی و بەخشینەکان وەربگرن بە مەرجێک لە ژێر چاودێری دارایی و بەپێی ڕێنمایەکانی وەزارەت بێت. سوپاس. بەڵێ تۆ ڕێبوار کاک جەلال لەگەڵ سەوسن خان. کاک جەلال فەرموو. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. زۆر جار دامەزراوە پەروەردەی فێرکاریەکان، یان ئەوانی نەحکومی بچن دەتانن ئەو یارمەتیانەوە گرن. زۆر سپاس. بەڵێ سپاس. سەوسن خان. بەڕێز سەرۆکی پارلەمان کە دەڵێ دامەزراوە پەروەردەی فێرکاریەکان دەتوان یارمەتی دارایی و بەخشینەکان وەربگرن بە مەرجێک لە ژێر چاودێری وەزارەتی دارایی یان وەزارەتی پەروەردە. پێویستە لێرە ئاماژەی پێ بدرێ بۆ ئەوەی ڕوون بێ. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. دکتۆر ڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادە 169 یارمەتیە داراییەکان و بەخشینەکان وەکو ینی بە وەزارەتی پەروەردە سپێردراوە، بەڵام لەو مادەیە هاتووە دامەزراوەی پەروەردەی فێرکاریش ئەتوانێ ئەو وەرگری. جا ئەگەر بڕیارە وەرگری ئایا دوایەوە داهاتە چی لێ دەکا؟ ئایا دامەزراوەکان حەقی تەسەڕوفیان هەیە یان وەزارەتی پەروەردە حەقی تەسەڕوفی هەیە؟ بەڵێ زۆر سپاس. مادەی 174 مان بۆ بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەوەری دووەم حکومە گشتیەکان مادەی 174 وەزارەت مافی ناردنی نێردەی زانستی بۆ دەرەوەی هەرێم و پێشوازیکردنی نێردەی زانستی لە دەرەوەی وڵات هەیە بە پێی یاسا و ڕێنماییە کارپێکراوەکان. سوپاس. بەڵێ بەڕێزان مادەی دوایەوەمان بۆ بخوێننەوە. بەڕێز سەرۆکۆ پەرلەمانی مادەی 175 175 بخوێننەوە. یەکەم شکوی دامەزراوە پەروەردەیی و فێرکاریەکانی هەرێم لە سنووری یاسادا پارێزراوە و نابێت هێزەکانی ئاسایشی ناوخۆ بەبێ پرس بچنە ناو حرەمیان تەنها لەو بارەدا نەبێت کە تاوانێکی بینڕاو هەبێت یان لەسەر دەوای بەرەبەرەتی دامەزراوەکە یاخود پشتبەست بە فەرمانی دادوەر بێت. سپاس. بەڵێ لە 175 کەس قسەی هەیە بەڕێزان؟ هێشتۆمایە کاغاز بنووسە. کاغازات دەزانم بەس با تەنزیمی کەم بە ئەوانەی لە 175 یانە ناویان بنووسین دوای ئەگەڕێنەوە دەرفەت بە تۆ دەین لە 174 قسە. بەڕێز سەرۆکۆ هێشتا دوو مایە. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوام دەست درێژیکردن بۆ سەر مامۆستالاکاتی جێبەجێکردنی ئەرکەکە یاخود بەهۆی وازیفەکەیەوە بە باری توندکاری سزای دەست درێژکردنە سەر فەرمانبەری دەوڵەت دادانڕێت. سپاس. بەڕێزان ئەوانەی لەسەر 175 قسەیان هەیە با دەست بەرز بکەنەوە تا ناویانە نووسێ. کاگازار لەسەر 174 قسە بکە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 174 ئەگەر زیاد بکرێ ڕەچاوی پێکاتەکانیش بکرێت، چکە دەرێ وەزارەت مافی نێردەی زانستی بۆ دەرەوەی هەرێ ڕەچاوی پێکە کۆتایەکیش لە بۆ پێکاتەکان دامێنێت. سوپاسدان دەکەم. 175 کاک عەباس، کاک مەلا ناسر، سەوسن خان، کەیتر قسەی هەیە؟ کاک جەلال، ڕۆبینە خان، کاک لوقمان، کەیتر قسەی هەیە؟ کاک عەباس فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر مادەی 175 بڕگەی یەکەم من تەنها ئەوەی کە لە دێڕی ئاخری لەسەر داوای بەڕێبەرایەتی دامەزراوەکە من لە بەڕێوەبەرایەتێکە بە باش دەزانم لەم بابەتە تەرەکرێت، تەنها پشتبەستن بە فەرمانی دادوەر تێدا بمینێ. سوپاس. بەڵێ زۆر سپاس. ڕۆبینە خان. بەێ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 175 دوێت بێژ دەست درێژیکردن بۆ سەر مامۆستاڵەکاتی جێبەجێکردنی ئەرکەکە وەکو دیار بوو دهێژی لە راپۆرتێکی وەتف دیار بوو کو مامۆستایەکی دەست درێژی کرێ سەر چەند منداڵان چەند قوتابی 131 ئەگەر دەزانم درست بیت ئانە ئایا ڕاستە قانون عقوبات و قانون بەرکارەکان عقوبای هەیە و دەسەرویژی شمول بیتن بەس لێرە داژی پێویست بوو کو ئەو سزای بێتە دیارکردن. بەڵێ سپاس. سەوسن خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەمان تێبینی ڕۆبینە خانم هەیە چکە ئێمە دەبینین ینی زۆر جار مامۆستاش دەست درێژی دەکاتە سەر قوتابی لەبەرەوە پێویستە ینی بەڕگەیەک زیاد بکرێ بە بەڕگەی سێم و مافی بۆ ئەوەی مافی قوتابیش پارێزراو بێت. زۆر سپاس. پشتیوانی ڕۆبینە خانیش دەکەم. بەڕێزان ئەم دەست درێژیکردنەمە بەسی تەعەدایە ینی تەعەدیە
تعدی بەو معنایە نا بە معنای لێدان پەلامەردان کاک مەلا ناسر. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 175 حکومە گشتیەکان بڕگەی دووەم دەستدرێژیکردن بۆ سەر مامۆستا لە کاتی جێبەجەکردنی ئەرکەکانی یاخود بەهۆی وەزیفەوە باری توندی سزای دەستدرێژیکردن سەر فەرمانبەری دەوڵەتدا دادەنرێت بۆیە پێویستە ئەو کەسەی دەستدرێژی دەکاتە سەر مامۆستا سزاکەی دیاری بکرێت. زۆر سوپاس. بەڵێ بەڕێزان سزای فەرمانبەری دەوڵەت بە قانون ئەو کەسەی کە دەستدرێژی خاتە سەر فەرمانبەری دەوڵەت دیاری کراوە بەڵام لێرە بۆ مامۆستا کراوە بە باری توندکار لەبەرەوە پێویست ناکات دیاریکەین. کاک لوقمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 175 هەمان سەرنج و تێبینی کە عباسم هەیە کە لەسەر داوای بەڕێوەبەرایەتی لا ببرێت و پشتیوانی لە پێشنیازەکەی ڕۆبین خان و کاک مەلا ناسریشەکەم. سپاس. کاک جەلال. سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان میش پشتگیری هەموو ئەو عەزیزان دەکەم کەوا بەڕام مامۆستا ئەوەندە پیرۆزە ینی لە سەرۆکی وڵات و لە سەرۆکی هەرێم و لە سەرۆکی پەرلەمان و لە هەموو ئەوانەی لە هۆڵدانشینە مامۆستای عەزیز هەمووانی پەروەردە کردووە. بەڕاستی زۆر جار مامۆستا دەستێژی دەکەێتە سەر بەڵام لەولا لە ڕێی سڵحی کۆمەڵایەتی و شتەکە بە 2 دقیقە حەل دەکرێ و ئەو کەسەی تعدای کردووە یعنی جەزای خۆی وەرناگری. بەڕاستی یابانەکان یەک گوتەی زۆر پیرۆزیان هەیە لە بەرابەر مامۆستا دەڵێ ئەگە توهاتی بەرابەر مامۆستا ڕاوەستای زۆر مەیە پێشنەوە پێیەکان بگاتە سەر سێبەری مامۆستا چکە مامۆستا ئەوەندە پیرۆزە بەڕاستی دەبێ هەمومان بەو شێوازە بیر لە پاراستنی مامۆستا بکەینەوە. زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس. مادەی 176 بەڕێزان بۆمان بخوێنەوە. برای سروکا پارلمانی ماده 176 یکم دامەزراوە حکومیە پەیوەندیدارەکان لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان زەوی پێویست بۆ دروستکردنی باخچەی منداڵان و قوتابخانە و پەیمانگە پەروەردەییەکان و ناوەندەکانی پەروەردە و فێرکردنی دیکەی حکومی تەرخان دەکەن. دووەم ئەگەر زەوی پێویست بە پێی حکومەکانی بەرگە یەکەمی ئەم مادەیە تەرخان نەکرا وەزارەت بووی هەیە بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و دوای ڕەزامەندی ئەنجومانی وەزیران زەوی گونجاو بکرێت یان بە مۆڵک بکرێتە سەر وەزارەت تێچووەکەی لە لایەن حکوومەتەوە دابین دەکرێت بێ ئەوەی کاریگەری لەسەر بودجەی وەزارەت هەبێت. سێهەم ئەو زەویانەی دامەزراوەی حکومیان لەسەر بنیاتنراوە یان بوو ئەو مەبەستە تەرخان کراوەم بە ناوی وەزارەت دەکرێن. سپاس. بەڵێ کێ قسەی هەیە لەسەر ئەو مادەیە ناوەکانیان بنووسە. کاک عوسمان سێدەری، کاک عەباس، کاک جەلال، جوان خان. جوان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان جەنابی وەزیری پەروەردە ئەم یاسایە هەموو ئەو خوێندنگە کوردیانە دەگرێتەوە کە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی شنوانیە کە وەزارەت سەرپەرشتیان دەکات. لێرە کە باسی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان دەکرێت لە هەر بابەتێک پێم باشە ناوی ناوچە کوردستانەکانی شتێدا زیاد بکرێت بۆ ئەوەی خوێندنگە کوردەکانی ناوچە کوردستانیەکانیش بگرێتەوە. سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک عوسمان سێدەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 176 بڕگەی دووەم کە باز لە کڕینی زەوی دەکرێت شارەت بە شتێک دراوە زەوی گونجاو بکردێت یان بە مڵک بخرێتە ئەو یانە بە بۆچوونی من زیادەیە لا ببرێت و وای لێ بکرێت زەوی گونجاو بکردرێت و بە مڵک بخرێتە سەر وەزارەت. زۆر سپاس. زۆر سپاس. کاک جەلال. زۆر سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەمومان دەزانین هەزاران قوتابخانەمان پێویستە و دەیان قوتابی خوێندکار بەبێ ئەوەمانەوە لار جاری وە لە پۆلێک دەبین 56 قوتابی لە پۆلێکە بەڕاستی ئەو زەویانەی کە دەڵێ دامەزرای حکومیە لەسەر بن خۆزگە هەمووی دەگەڕێتەوە دەرێتە وەزارەت و بۆی بینای قوتابخانە لە دەزورێت نەک بەناوی وەزارەت کرێت بێتەوە لەژێر تەسەڕوفی وەزارەتی پەروەردە بێ و زۆر سپاس. بەڵێ کاک عەباس. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 176 کە سێ بڕگەیە من بڕگەی دووەم بە زیاد دەزانم لەبەرەوەی حکومەت ملزیمە بەوەی کە بەڕاستی لە خاڵی یەکەمیان زەوی دابینکە لە حالەتێک دەری ئەگەر دابینی نەکرد ئێخۆ ئەگە حکومەت دابینی نەکات چێ دابینی دەکات ینی هاوڵات تو لە هاوڵاتی دەکڕی خۆ ئەو کاتە هەر ملزیمە بە حکومەت بۆیە من مادەی دووەمی سەرتاپا پێم وایە زیادە پێویست بڕگەی یەکەم و بڕگەی سێەم پێم وایە بەسە بۆ ئەم مادەیە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. مادەی دوای ئەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 177 پێویستە لەسەر وەزیر ڕێنمایی پێویست بۆ ئاسانکردنی جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەربکات. زۆر سپاس. کێ قسەی هەیە؟ مادەی دوای ئەوە. بەڵێ فەرموو.
خەدیجە خان و مامۆستا نەجات مامۆستا فەرموو. برای سەرۆکە پەرلەمانی یەکەم سەحکەی نەمەدەی 1970 پشتیوی مادەکێکێمە ئەو ژی ئەوە و پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن ئەف مادەیەکێمە ئێژبیکەی. بەڵێ سوپاس. خەدیجە خان. برای سەرۆکی پەرلەمان مادەی 1970 سیاغەکەی بەم شێوەزە لێ بکرێت پێویستە لەسەر وەزیر ڕێنمایی پێویست بوو ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەربکات. ئاسانکردنی نە ئاسان لەگەڵ ئەمەکەش ینی دیارە غەڵەتێکی مەتبەعی هەیە. سپاس. دروستە قسەکە تەواو. 1970مان بۆ بخوێنەوە. بەڕە سەرۆکی پەرلەمان مادەی 1970 یەکەم یاسای وەزارەتی پەروەردە ژمارە 4 ساڵی 1992 هەموارکرا و هەڵدەوەشێتەوە. دووەم یاسای قوتابخانە و پەیمانگە ناحکومیەکانی هەرێمی کوردستان عێراق ژمارە 14 ساڵی 2012 هەڵدەوەشێتەوە. زۆر سپاس. کێ قسە هەیە لەسەر ئەو مادەیە؟ کەس قسەی نییە دوای. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 1970 کاربەی دقیقی یاسایی ئەمبریارێکی ناکۆک لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکرێت. بەس. بەڵێ بەڕێزان کێ قسەی هەیە؟ دوای ئەو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 1970 یەکەم ئەرکی وەزارەتە پێش دەستپێکی نزیکترین ساڵی خوێندن دوای دەرچوونی ئەم یاسایە دامەزراوە حکومیەکان بە جۆرێک ڕێک بخات کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا هاوتا بێت. دووەم ئەرکی گشت دامەزراوە ناحکومیەکانە پێش دەستپێکی نزیکترین ساڵی خوێندنی دوای دەرچوونی ئەم یاسایە خۆیان لەگەڵ حکومەکانی بگونجێنن. سپاس. بەڵێ بەڕێزان کێ قسە دەکات؟ کاکچیا. بەرز سەرۆکە پەرلەمانی وەکو جنابێتەوە بەحس کردە وێرێجێک ئەف یاسا بێ ماوەیەکی نزیکە دەست پێکرد ساڵە خواندنە جنوکە دەست پێکریە ئەگەر بخوا بگرن حتا ساڵەکە دیت تقریبا دێ 11 هەیڤ دیت بۆرتن بۆ وێجم بپێ باشە ینی پشتی دو هەیڤێک ئەف یاسا بێتە جێبەجێکردنە دەستپێکەکە ساڵەکانی دەستپێکە ساڵەکانی پشتی ساڵەکە دیە ئەڤە یاسا زۆر درەنگەش بەرندێ جونکە ئەف یاسا دەستپێکە ساڵە نییە نوکە پشتی هەیڤێک دو هەیڤ ئەف یاسا بێتە جێبەجێکردن باشترە بۆ ساڵێک دی ئەو کەلیمە ساڵێک دی بچ دەمێ پشتی ڕۆژنامە وەقاع دەرکات یەکسەر بێتە ینی ئامادەکاری بۆ جێبەجێکردنێ بکرد نە بۆ ساڵێکە ساڵێک گەلێک درەنگە. زۆر سپاس. بەڵێ بەڕێزان مادەی دوایەوەمان بۆ بخوێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 1970 ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقای کوردستان جێبەجێ دەکرێت. بەڵێ بەڕێزان کێ قسەی هەیە؟ هۆیەکانی دەرچوانمان بۆ بخوێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن بە مەبەستی ڕێخستنی بوارە جیاوازەکانی پرۆسەی پەروەردە و فێرکردن لەسەر کۆمەڵێک بەهای سەردەمیانە و بۆ بنیاتی تاکێکی خوێندەوار و هۆشیار و دیموکراسی خواز و داهێنەر و بەهاداری کوردستانی و مرۆڤ دۆست و هەروەها بە مەبەستی گەشە پێکردنی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان داش عێراق تا ببێتە مای بەرەو پێشبردننی توانەکان و خۆشگوزەرانی تاک و کۆمەڵ و بەهێزکردنی ناسنامەی نەتەوەی و نیشتیمانی و دەوڵەمەندکردنی کولتوری گەلی کوردستان داش عێراق ئەم یاسایە دەرچوێندرا. کێ قسەی هەیە لەسەر هۆیەکانی دەرچواندن؟ کاکچیا سەوسەن خان. بەڵێ سەوسەن خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من تێبینیم لەسەر چەند وشەیەک هەیە بۆیە لە ڕستەی دووەم بنیاتی بکرێتە بنیاتنانی ئەوەی دووەم لە ڕاستیدا تاکێکی خوێندەوار و هوشیار و دیموکراسی خواست بکرێتە فاریزە تەنیا کۆتایەکەی بکرێتەوە و ئەوەی کە نووسراوە بەهاداری کوردستانی لە ڕاستیدا نازانم زیادە و نامەفهومە چکە زۆر بیرار دەگرێت لە قانوندا نازانم ئایا بنووسرێ نەنووسرێ بەڕێی من زیادە ئەوە و هەروەها لەو جەیە کە دەڵێەوە هەروەها بە مەبەستی گەشە پێکردنی بکرێتە گەشە پێدانی و ئەوەی کە پێویستە زۆر تەرکیزی لەسەر بکرێت لە ڕاستیدا چکە ئەمە یاسای پەروەردەیە زۆر پێویستە یعنی لە ڕووی مەسەلەی زمانەوانی پسپۆرانی زمانەوانی پێدا بشنەوە و یاسایەکی ڕێک و پێک بێت چکە یاسای پەروەردە و فێرکردنە زۆر زەرورە ئەم خاڵە ڕەچاو بکرێت. زۆر سپاس. بەڵێ بەڕێزان کاکچیا. بەرز سەرۆکە پەرلەمانی زۆر جوان هاتیە داڕشتن تەنها یەک کەلیمە من دوێ لە زێدە بکەم لە جەهێکێدا کەلتورە پێکڤەژیانێ
لێ بێتە زێدەکردن بە هاوکانی کوردستان مرۆڤدۆستی و کەلتورە گەلی کوردستانê li wêrê da کەلتورê pêkvejiyanê li bête zêdekirdin zor spas. بەڵێ بەڕێزان بەڕێز وەزیری پەروەردە بەڕێزان ئەم یاسایە لە ماوەی هەفتەیەکە ناتوانین ئامادەی بکەین بۆ دەنگدان لەبەرەوەی سەدان ئەتوانم بڵێم زیاد لە 2,000 پێشنیازی بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە بەردەستی لیژنە تایبەتمەندەکانە و پیاچوونەوەی زمانەوانی ئەوێ و هاوئاهەنگی شێوێ لەگەڵ بەڕێز وەزارەتی پەروەردە بەڕێز وەزیری پەروەردە لەبەرەوە چاوەڕێی ئەوە نەبن لە ماوەی هەفتەیەکە بتوانین ئامادەی بکەین بۆ دەنگدان بەڵێ بەڕێز وەزیری پەروەردە قسەی خۆت بکە. جنابی سەرۆکی پەرلەمان بەڕێزان بەئینتان باش زۆر زۆر سپاس پێشەکی ئیجازە بدەم بە ناوی وەزارەتی پەروەردە سپاس و پێزانینی خۆمانە ڕاستی هەموو ئەو بەڕێزانە بکەین کە پشگیری ئەم پرۆژە یاسایان کردووە جنابی سەرۆکی پەرلەمان جنابی جێگر جنابی سکرتێر و سپاسێکی تایبەت بۆ سەرۆک و ئەندامانی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان و بۆ ئەندام پەرلەمانە بەڕێزەکان کە ڕۆژانە گفتوگویەکی زۆریان کردووە بە مەبەستی دەوڵەمەندکردن سوپاس بۆ سەرنج و بۆ بینیەکانتان بۆ دەوڵەمەندکردنی پرۆژە یاساکە بە دڵنیاییەوە داوایەوەکەین لە کەموکوریمان ببورین ئەگەر شتێکی باشتر ڕویایەکی باشتر هەبێت پێویستە کە هەمومان لە بەرچاوی بگرین سەرنج و تێبینیەکانتان بە دڵنیاییەوە پرۆژەکەی دەوڵەمەند کردووە و تەوەقوعیەوەکەین کە شتێکی باشتری لێ دەربچێت بەس تەنها دەمەوێتەوە بڵێم ئەم پرۆژە یاسایە کە ئەچێتە بواری جێبەجێکردن جیاوازە لەگەڵ خۆگونجاندن لە ئەحکامەکان لە دوای ئەوەی کە لە ڕۆژنامەی فەرمی وەقایع بڵاوە بێتەوە دەبێت جێبەجێ بکرێت بەڵام هەندێک خاڵ هەیە کە لە ناو دەقەکانە ڕێگەی پێدراوە گونجاندنی بۆ بکرێواتە تەکەیوف بکەین دامەزراوەکان لەگەڵ ئەم بابەت. جنابی سەرۆکی پەرلەمان ئەگەر بە پوختی هەندێک وەڵام بدەمەوە بەڵام پێش وەڵامەکە دوو بابەت باس کرا کە جێگەی سەرنج بوو دانێکیان لە ناو نوختە نیزامیەکان سەبارەت بە زمانی کوردی بەداخەوە لە بەڕێوەبەرایەتی یان مدیری عامەی تەقویم و ئیمتیحاناتی سەر بە وەزارەتی پەروەردەی عراقی فیدرال لە ڕۆژی شەشیدا گشتانیەک دەرکراوە لە نەتیجەی پرسیارکردن لە بابەتێک کە قوتابیەکی عەرەب لە تەربیەی کەرخ لە بابەتی کوردی دەرنەچووە و پرسیاریان کردووە لە مدیری عامە مدیری عامەش ئەوەی کردوتە گشتاندن کە وا اعتیبارەکەن دەرچوون لە مادەی کوردی نییە بەڵکو تەنها بۆ فێربوون و بۆ بابەتی تێگەشتنە بابەتی زمانی کوردی ئەمە لە ڕاستیە هەمان ڕۆژ من لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردەی عراق ڕۆژی پێنجشەممە ڕۆژی جومعە و ئەم بەیانیەش کە پێشەوەی داخلی کۆبوونەوە بێت چونکە داوام لێ کردو کۆبوونەوە بکە و بڕیاری پێویست بدەن و نامەیەکی زۆرمان لەبەینا گۆڕاوەتەوە و بەڕێز وەزیر متەفاهیمە لەوە و بۆمان شەرح کردوکەوە پێی مادەی چوارەمی دەستوری عراقی أولا أويك اللغة العربية واللغة الرسمية هما لغتان رسميتان اللغة العربية واللغة الكردية هما لغتان رسميتان للعراق نال زماني كردي زماني دوما على زماني فرمية لبروا يما أومان بتقليل كردن بكم كرنوي شأني زماني شي فرمي زاني وكلا دستوري عراقا پامی خۆمان بە ڕێگەی دیبلۆماسی بە ڕێگەی پەیوەندیەکان داوە بۆی کە ئەو حاڵەتەی کە هەیە بتوانین چارەسەریکەین بە شێوەیەکی عەقڵانی و بە وەزارەتی پەروەردەی عراقی فیدرالیشمان وتووە زۆر بژاردەمان لەبەردەستایە هەتا ئیلغاکردنەوەی مادەی عەرەبیش بەڵام ئێمە تەمەنا ناکەین پەنابەرینە بەرەو بابەتانە ئیلغاکردنەوەی ئیمتیحانات تەمەنا ناکەین ئێوە بڕیارەکە چاکەنەوە چونکە پێمان وایە هەڵە بە هەڵە چارەسەر ناکرێ زمانی عەرەبی زمانی کوردی دوو زمانی فەرمین کە لە دەستوری عراقیە هاتوون دەبێت ڕێزیان لێبژیرێ ئێستا وەزارەتی پەروەردەی عراقی فیدرال لە کۆبوونەوەن لەسەر ئەو بابەتە و ئەوەی کە من گەیشتووە ئیتمێنانی داومەتێ بە ڕێز وەزیر پێی وتوم ئەمڕۆ بڕیارەکە ڕاستەکەمەوە و بڕیاری پێویستە دەم بۆ ئەوەی کە زمانی کوردی پارێزراو بێ و ئەمە پێمانتون تەوەقوعیەوەتان لێ یەکەین کە پێکەوە هاوکاری زیاتر کەین بۆ ئەوەی کە زمانی کوردی لەو ناوچانەی دیکەش گەشە پێ بدەین لە ناوچەکانی خوار و ناوەڕاستی عراق تەنها بۆ زانیاری و ئەپدێتکردنەوەی بە ڕێزان ئێمە لە خەتین و هیچ کاتێک ئەو بابەتە بەجێ ناهێڵین بەڵام دەمانەوێت بە زمانیی دایالۆگ بابەتەکە چارەسەر کرێ ئەگەر چارەسەر نەکرێ بڕیاری گونجا و پێویستە دەین کە شکۆی زمانی کوردی بپارێزێ و دەستوریش بپارێزێ سەبارەت بۆ بابەتێکی دیکە کە لە سوۆسیال میدیاش قسەی زۆر لەسەرەکرێ ئەویش
بابەتی دەستدرێژیەکە گویا لەلایەن مامۆسایەکی بەریتانیەوە لە ڕاستی ئەم مەلەفە کۆنا یعنی هی سەردەمی پێش ئێمەیە ساڵی 2015 مامۆسایەک لە یەکێک لە قوتابخانەکانی کوردستان بووە ئەو مامۆسایە چەند نامەیەکی لە ڕێگەی مەسنجەرەوە ناردووە بۆ نەک بوو ئەم قوتابیانە بەتەنها بۆ کۆمەڵێک قوتابی لە کەمبۆدیا لە فلیپین لە تورکیا لە مەغریب لە سین لە چەند دەوڵەتێکی تایە ئاخر جار تەلەبەیەکی 13 ساڵی کەمبۆدی شکاتی لێکردووە ڕۆژی 23/8 دادگای لیڤەرپۆل جینایەتی لیڤەرپۆل بە 20 مانگ ئەوەی حکم داوە بەڵام تەنها بۆ زانیاریتان هیچ سکاڵایەک لە کوردستان لەسەر و بابەتە تۆمار نەکراوە لە کاتی خۆی نە لەلایەن دایک و باوکەکانەوە نە ئەو قوتابیانەش تەمەنیان گەشتۆتە ئەو تەمەنە بەڕێزان چونکە ئەو قوتابخانەیە ساڵی 2015 مۆڵەتی وەرگرتووە کە مافی هەبووە منداڵی 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ و ژوەر بگرێ واتە منداڵی 13 ساڵ و 10 ساڵ لەو قوتابخانەیە لەو کاتایە نەبووە کە ئەو کەسە بەڕێوەبەر بووە ئاخر ڕۆژی بوونی ئەو کەسە لە کوردستان مانجی دەی 2017 بووە و لە دوای مانجی دەی 2017 پەیوەندی بە ئەو قوتابخانەیەوە نەماوە سەبارەت بە پرسیارەکان کاگازات حسەی تورکمانی بە ڕێنمایی دیاریەکرێ سەبارەت بە کاک دکتۆر ڕێبوار بەشە بودجەی وەزارەت چەندە ئەوە بابەتی بودجێ جەنابەت کەی بودجە هاتە پەرلەمان بودجەی هەموو وەزارەتەکان و سێکتەرەکان دیاریەکرێ چێن ئەوانەی بەخشینەکەن کاک دکتۆر ڕێبوار ڕێکخراوەکان بەخشینەکەن بە تایبەتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەناو عێراقا کلاستەر ئێجوکیشن هەیە ئەو کلاستەر ئێجوکیشنانە هەموو ڕێکخراوەکانی بواری پەروەردەیی نێودەوڵەتیان لە خۆیان گرتووە کە دامی وەزارەتی پەروەردەی عێراق و وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانەکەن سەبارەت بە قوتابیانی خوێندنی دەرەچی کاک دکتۆر ڕێبوار قوتابی خوێندنی دەرەچی زۆر دەرفەتی پێدراوە یعنی ناکرێت کەسێک مەسەن تەمەنی 50 ساڵ بێ کە مافی هەیە تاقیکردنەوەی دەرەچی بکە بێ لەگەڵ قوتابیەکە دانیشتێک کە 16 ساڵ بێ هەر بۆ خۆشی لەواچە لە ڕووی نەفسیەوە پێ باش نەبێ بۆیە خوێندنی دەرەچی ڕێگەگرتن نییە لە خوێندن بەڵکوکردنەوەی دەرگایە کە بە ڕووی خوێندنە سەبارەت بە مادەی 170 پشگیری ڕای خەدیجەخانەکەم سەبارەت بە ئەوەی کە کاک جەلال لە مادەی 170 ئاماژەی پێدا ئەویش بە هەمان شێوە ئەو بڕێە لەلایەن وەزارەتی داراییەوە دیاریەکرێ سەبارەت بە ناحکومیەکانی دەتوانن فەند وەرگرن ناحکومیەکان ئەگە فەندی وەرگرن خۆیان بەرپرسن لە بودجە و لە ڕێخستنی کاروباری بودجەکانی خۆیان سەبارەت بەوەی کە ئایا قوتابخانە حەقی هەیە تەسەڕوفکە بەسەر هەر مینحەیەکیان تربیەکان نەخێر دوجار داهات کۆ دەکرێتەوە لە داهاتی گشتی وەزارەت دەبێتە داهاتی گشتی وەزارەت سەبارەت بە مادەی 176 جوانخان تێبینێکی دروستیدا کە هاوڕای پێشنیارەکەم باسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمیش کرێ ئەوەی کاک عەباس فەرمووی کە لەو مادەیە زیادە لە ڕاستی کاک عەباس لەو مادەیە زیاد نییە چونکە بۆ نمونە ئەگەر حکومەت ئەتوانێت زەوی تەرخان بکات لە شوێنێک کە گەڕێکیشی تازە بێ لە ئیفرازکردنە بەشی پرۆژە خزمەتگوزاریەکان دانێ بەڵام ئەگەر ئێمە لە شوێنێک قەرەباڵیەکی زۆرمان لەسەر بوو لە گەڕەکیشی کۆن حکومەت پێویستی بۆ قوتابخانەیە دروستکە وە زەویش نەبوو شارەوانی تەرخانی کردبێ دەبێت حکومەت بیکڕێتەوە زەویەکە لەبەرەوە بوونی ئەو مادەیە لەویا ضرورە سەبارەت بۆی کە کاکچیا لە سەرەتا ئاماژەم بۆەوەدا کە ئەم پرۆژە یاسایە فەرقەیە لە بینی گونجاندن و جێبەجێکردن لەگەڵ دەرچوونی پرۆژە یاساکە و بڵاوبوونەوەی لە وەقایع جێبەجێکرێت بەڵام گونجاندنەکەی بە پێی ئەحکامەکانە من دووبارە زۆر سوپاسی جوهدی پەرلەمانی کوردستانەکەم و بە دڵنیاییشەوە ئەوەی کە ئێمە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کردومان ئەم پرۆژە یاسایەمان ئامادە کردووە و جوهدی ئێوەی بەڕێز لە پەرلەمانی کوردستان لەم خولە ئەمە پرۆژە یاسایەکی نەوعیە بۆ هەردوو لایەمان ئەبێتە جێگەی شانازیەکی گەورە کە ڕۆڵمان هەبووە هەم لە پێشکردن هەم لە تەشریعکردنی ئەم پرۆژە یاسایە و سیستمێکی پەروەردەی کوردستانی بنیاتەنین کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکمان بێ دەستان خۆش بێ زۆر سپاس بە ڕێز وەزیری پەروەردە بە ڕێزان بەم شێوەیە دانیشتنەکەمان هەڵەگریت.